سەرەتا باسێک لەهۆی هاتنە خوارەوەی بکەم لە سەرەتاوە باسمان کرد کە زۆرینەی زانایان و ئەهلی تەفسیر و حەدیث لەسەرەوەن کە ئەم ئاەتانە لەسەر هەڵوێستەکانی عەبدوڵای کوڕی ئوبەی کوڕی سەلول هاتوونەتە خوارەوە مەرجیش نییە لەسەر یەک هەڵوێستی بوو بێ وتمان چونکە وەکو لە ڕوانگەی قورئانەکەوەی بینین ڕووداوی جیاواز هەیە و ئاەتەکانیش باز لە کات و شوێن و ڕووداوی جیاوازەکەن ئەوەی لە سەرەتای سوورەتەکە هێنامانەوە یعنی باسی شەڕی دوو کەسی مهاجر و ئەنسارەکەیە کە لەسەر ئەو هەڵهێنجانی بیرەکە بووە شەڕیان و عەبدوڵای کوڕی ئوبەی قسە خراپەکانی کرد و زەیدیش کە گچکە بوو ئەو کاتە گوێی لێ و قسەکانی گەیان دەمانی و ئەویش گەیاندێ بە پێغەمبەر صلی الله عليه وسلم و ڕیوایەتێکیان بوو ڕیوایەتی ئیمامی ئەحمەد و نەسائی و ترمذی و هەموو جەخت لەوە ئەکەنەوە و زۆر جار مفەسیرەکان لە تەفسیری ئەم دوو ئاەتە شار ڕیوایەتەکانیان هێناوەتەوە کە ئێمە بە پێویستی نازانین دیسان بیجێڕینەوە بیهێنینەوە پێشتر هەندێکمان لەوانە باس کردبوو